کادیران و ڕێخستنەکانی یەکێتی لە سنووری مەڵبەندی 11 گەرمیانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارن لە یەکێتی دەست بە ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی حیزبەکە و بارودۆخی ناوچەکەش وا دەخوازێت یەکێتی بە فەرمێکی نوێوە خۆی ساز و ئامادە بکات و چەپکە گوڵەکەی مام جەلالیش لە ژاکان بپارێزێت. بۆ ئەوەی بەرگێکی نوێ بەم حزبەوە یەک بڕیاری بۆ ئەم حزبە بگەڕێتەوە چونکە ئەم حزبە هەمیشە جەماوەرێک و قاعدەیەکی بە بەردەوامی تۆکمەی لە خوارەوە هەیە بەڵام بەداخەوە لەسەرەوە ناکۆکیەکەیەوە زۆر جار بۆ بڕیاردان چۆنەڵێ ناتوانن بڕیار بدرێت لە هیچ کەسێک و لە هیچ بڕیارێکە لەسەر ئاستی هەرێم پێویستە ئەم حزبە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغی کە ئێستا پێیدا تێپەڕ دەبێت بڕیاری کۆنگرە بداتەوە کۆنگرە لە مانگی ئازارکەوەکو بڕیار لێداوە لە کات و وەختی خۆیدا جێبەجێ بکرێ بۆ ئەوی چی بڕیار بگەڕێتەوە چی سەرکردایەتێکی تۆکمە کە شایستەی ئەم جەماوەرە یەکێتی بێ. وەکو لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە هەموو بەرپرس و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە وەکو چۆن لە سەرکردایەتیە بڕیار دراوە بە زوویی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ببەسرێت و هەروەها داوا لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین ئەوانیش هەوڵی بۆ بدەن و بە زووترین کات هەوڵ بدەن کۆنگرە بە زووترین کات بەڕێ بخرێت و ببەسرێت. کادرانی یەکێتی داوای نوێبوونەوە دەکەن و گرێدانی کۆنگرەش بە ڕێگەچارەی دەربازبوون دەزانن بۆ ڕزگاربوون لەو کێشەناوخوانەی کە دووچاری یەکێتی هاتووە هەر بۆیە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە دەبێت یەکێتی پەلە بکات لە بەستنی کۆنگرە. بە پێویستی دەزانین لە ئێستاە کۆنگرە ببەسترێ بۆ ئەوەی چیتر ئەم پەرتەوازەی بڕیار و دەنگانەی ناوی یەکێتی چارەسەر بکرێت و چیدی بڕیاری پەرتەوازەی نەدێت لەسەر پرسە چارن و سازەکان لە هەرێمی کوردستاندا بۆ یاتوانم بڵێم کۆنگرە تا ڕادەیەکی باش خۆڕەنگە 100 چارەسەری کێشەکان نەکا بەڵام هیچ دەبێ دەنگێکی نوێ دەموچاوێکی نوێنێتە ناو هێزی بڕیاردان یەکێتی نیشتیمانی کوردستان و بەستنی کۆنگرە لەم کاتەیە زۆر گرنگە بۆ هەستانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هیواداریشم هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند و هەموو کادرانی یەکێتی پێداگری لەسەر ئەوە بکەن کە کۆنگرە ئەم جارەیان لەو کات و ساتێک کە بۆی دیاری کراوە دوا نەکەوێت و گرنگترین شت ئەوەیە کۆنگرە کە ئەکرێت بۆ هەستانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەی ئەو دەستکە گوڵی بەڕێز مام جەلال نەژاکێت. بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی لە ئێستا دەبووەتە خواستی سەرەکی کادر و ڕێخستنەکان و بەشێکی زۆر لە ئەندامان و لایەنگرانی ئەو حزبە و دایانەوێت لەم ڕێگەوە کۆتایی بە فرەجەمسەری بێت یەکێتی ببێتەوە بە یەکێتەکەی مام جەلال و نەخشە ڕێگایەکی نوێژدا بڕێژێت بۆ بەدیهێنانی خواستی خەڵک و تێپەڕاندنی قەیرانە جیاجیەکانی هەرێمی کوردستان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.